لە دەربی کوردستانی ویلایەتێکی چارەنووساز و بەهێز برایەتی و نەورۆز لە هەفتەی پێش کۆتایی خولی پلەیەکی عێراق بەیەک دەگەن. یاریەکە لەسەر یاریگای برایەتی و ڕۆژی دووشەممە لە کاتژمێر 4:45 خولەکی ئێوارە ئەنجام دەدرێت. هەردوویانە لە کۆمەڵە یەکەمی خولەکەن و تەنها دوو یاریان ماوە لەم وەرزە، نەورۆز لە خانەی یەکەم و برایەتیش لە خانەی کۆتاییە. برایەتی خاوەن 6 خاڵە و لە خانەی چواردە و کۆتایی کۆمەڵەکەیەتی جیاواز لە یاریەکانی خولی نایبی کوردستان کەوا برایەتی لەم وەرزە بۆ پاڵەوان تیپەکە لە خولی پلەیەکی عێراق بە ئاستێکی خراپ بەدیار دەکەوێت. تەنها ڕێگاش بۆ مانەوەی لە وەرزی داهاتووی خولەکە بردنەوەیەتی لە هەردوو یاریەکەی. برایەتی بۆ ئەم یاریە لە توانەکانی بیلال ساڵح و شێرزاد حوسێن بێبەش دەبێت لەگەڵ سەرکردەی تیپەکە سەفین مەنسوور هاو شێوەی سێیاری ڕابردوو لە تیپەکە دابڕاوە. طبعا یاری بەیانی گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ هەردوو یانە، بەڵام بەنسبەت ئێمە بۆ ئێمە زیاتر گرنگە. ڕاستە ئەوانیش لەوانەیە هەمان قسە بکەن بڵێ بۆ ئێمەش گرنگە، بەڵام گرنگەکە زیاتر بۆ ئێمە چونکە چارەنووسی ئێمە لەسەر یاری بەیانی و کۆتاییمان بەندە کە یانەی برایەتی لە ناوچەی مەترسیدارە، ناوچەی دابەزینە. یعنی ئێمە پێویستە ئەو ئەنجامانی ڕابرد و هەمووی لەبیر بکەین، چونکە هێشتان ئەمەلمان ماوە فرسەتمان لە پێش ماوە تاوەکو ینی برایەتی لە دابەزین بۆ ڕیزی پلەدوەکانی عێراق ڕزگار بکەین. نەورۆز خاوەنی 24 خاڵە و لە خانەی یەکەمی کۆمەڵەکەیەتی. نەورۆز لە سەرەتاوە بە ئامانجی سەرکەوتن بۆ خولی نایب هاتە نێو یاریەکانی خولەکە. تیپەکەش بە ئاستێکی بەرز بەدیار دەکەوێت. نەورۆز دەیەوێت با سەرکەوتن لە هەردوو کۆتاییاری ڕاستە و خۆ بگاتە خولی نایبی عێراق بۆ وەرزی داهاتوو. لە ئەگەری هەر ئەنجامێکی دیکەش نەورۆز ئەرکی تاڕادەیە قورس دەبێت بەهۆی ئەوەی دوو یاری پاشکۆی بۆ زیاد دەبێت. نەورۆز بۆ یاریەکە بەتەواوی پێکاتەکەی گەشتی هەولێری کردووە و هیچ کێشەیەکی پێکان و کارتەکانی نییە. ئامادەکارێکی زۆر باشمان کردووە بۆ ئەم یاری برایەتی. خۆتان باشە زانن ئێمە لە پلەی یەکەمی ڕیزبەندیەکەین بۆ خولی نایبی عێراق دوو یاریمان ماوە. یاری ئەم یاریمان لەگەڵ برایەتیە ئیشەڵا هەوڵی تاومان ناوە و بە باشی خۆمان ئامادە کردووە لەبەرەوەی ئەنجامێکی باش بەدەست بێنین. ئەوە نییە کە بڵێن چاوەڕێی تەعادولیان دۆڕاوە بین. ئینشاڵڵا بۆ سێ خاڵی یاریەکە هاتوین، بۆ ئێرە هیچ ئەمەلێکی کەمان نەماوە جگە لە سێ خاڵی یاریەکە. ئینشاڵڵا سەرکەوتوی شەوین. یاریەکانی خولی پلەیەکی عێراق لە 28 یانە پێکاتەوە بەسەر دوو کۆمەڵە دابەشکراون. سەر و ڕیزبەندی هەردوو کۆمەڵەکە دەگەنە خولی نایەبوو، دووەمەکانیش ڕوبەڕوو یەکتر دەبنەوە و دواتر لەگەڵ خاوەنی پلەی هەژدەمی خولی نایب تاوەکو یەکێکیان لە وەرزی داهاتووی خولی نایب بێت لە هەر کۆمەڵەیەکیش دوویانە بۆ پلەی خوارتر دادەبەزن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.